ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕۆ تۆفیقم لە خێمشەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر ڕێخستنەوەی دارایی هەرێم و هەروەها لابردنی بڕینی موچە. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان تاوەکوم ساتێمە ئەم بەرنامەیە سازەکەین لە کۆبوونەوەدایە و سەرجەم فراکسیۆنەکان و سەرجەم پەرلەمانتاران هەمویان هاوڕان لەسەرەوەی کە داهاتی هەرێم زۆر بووە، هەروەها بەهۆی ڕێخستنەوەی داهاتی هەرێمەوە لە ئێستادا داهاتەکان بە شێوەیەکی باش هاتۆتەوە خەزێنی حکوومەتی هەرێمی کوردستان. پرسیارە گرنگەکە ئەوەیە کە هەمویان بە یەک دەندەیکەن لە حکوومەت لە وەزیری دارایی لێبڕینی موچە تاوەکوکەی بەردەوامە بێ. کۆبوونەوەکەش بۆ ئاراستەیە کە دەبێت ئەم شەو بڕیارێک بدرێت لەسەرەوەی کە بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تەواوەتی کۆتایی پێبێنرێت. ئامانجی کۆبوونەوەکە تاوەکو چەند لە ئێستادا گرنگە بە لای سەرجەم فراکسیۆنەکان و پەرلەمانتارانەوە. حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەم داواکاریی سەرجەم پەرلەمانتاران و فراکسیۆنەکان لە ئێستادا جێبەجێ بکات بە لابردنی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ڕێخستنەوەی داهاتەکان لە چ ئاستێکدایە، نەوت فرۆشی چۆنە، ڕێژەی بەرزبوونەوەی داهاتی ناوخۆ هەروەها گومرگەکان لە چ ئاستێکدایە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرم تەوەرانە و کۆمەڵێک بابەتی دیکە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی کە بە سوپاسەوە جەنابیان لاولێرەوە لەگەڵمانن، هەروەها کاک شیروان میرزا دامی لێژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتیش بامان شێوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە. سەرەتا بە ڕوخسەتی کاک شیروان لە کاک لوقمان وەردی دەست پێکەین. کاک لوقمان، کۆبوونەوەکەتان تاوەکوم ساتە بەردەوامە و ئامانجی کۆبوونەوەکەش ڕوونەوەکو ئاماژەم پێدا. ئەمێ زیاتر لە زاری بەڕێستەوە بزانین کە کۆبوونەوەکە تا ئێستا بەچی گەیشتون. بەڵێ، سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی عزیزی کورسات نیوز و سڵاوم بۆ برای عزیزم کاک شێروان. بێگومان دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان دانیشتنێکی گرنگ بوو و تایبەتە بە پرسی لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و تاکو ئێستا ژمارەیەکی زۆر پەرلەمانتار قسەیان کردو و بەشێکیان ماون، هێشتا نۆرە نەهاتۆتە سەر وەڵامی وەزیرەکان. ئێمە لە ئەندامانی پەرلەمانی کوردستان دوای بەدووادا چوونمان بۆ پرسی داهاتەکانی هەرێمی کوردستان گەیشتوونێتە ئەو دەرەنجامەی کە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی پێویستی لە بەردەستە بۆی کۆتایی بە پرسی لێبڕینی موچەی موچەخۆران بێنێ بەرمەبنای ئەو دۆخەی کە هەیە ئێستا بە تایبەت نرخی نەوت لە ئاستێکی بەرزدایە و داهاتی سەرەکیش لە هەرێمی کوردستان نەوتە و وێڕای ئەوەی کەوا لە بواری باج و داهاتی ناوخۆ داهاتی خاڵە سنوورەکانیش هەنگاوی باش نراوە بە ئاراستی زیاترکردنی سەرچاوەکانی داهات، بۆی ئەمانە هەمویان خراونەتە ڕوو بۆ وەزیرە پەیوەندیدارەکان و ئەندامانی پەرلەمان داوا ئەکەن کە پرسی نایاسایی لێبڕینی موچەی موچەخۆران کۆتایی پێبێ. بێگومان پرسی لێبڕینی موچەی موچەخۆران پرسێکی نایاساییە و بە تایبەت چارەنووسی ئەم لێبڕینەش تاکو ئێستا دیاری نەکراوە، بۆیە ئەمە هەنگاوێکە کە با بڵێن غەدرێکە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکرێت. وێڕای ئەوەی ئەو دۆخی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە، دۆخی گرانی بازار، دۆخی تەندروستی و گرانی نرخی نەخۆشخانە تایبەتەکان، دۆخی نرخی کارەبا و ئاو کە لە دۆخێکدایە بوویتە بارێکی قرس بە سەرشانی هاوڵاتیان، هەروەها گرانی بنزین. ئەمانە هەموو ئەو باسانە بوون کە ئەمڕۆ پەرلەمانتاران لە دانیشتنی ئەمڕۆ خستویانەتە ڕوو بەشێکیان ماوە قسە بکەن. بێگومان کاتژمێر نۆ جارێکتر دەست بە دانیشتنەوەی پەرلەمانەکرێەوە درێژەی ئەبێ ئەم دانیشتانە هێشتا نۆرە ماوە کە وەزیر بەڕێز کاک لوقمان، ینی یەک خاڵ کە مای خۆشحاڵێ بوو قسەکەش پێ بڕم ئەوەیە کە وەکو جەنابە داماژەت پێدا ئەم لێبڕینی موچەیە نایاساییە، ینی هۆکاری ئەم نایاساییە وای کردو کە ئێوەی هەموو پەرلەمانتاران کۆدەنگ بن بەڕاستی لەسەر ئەم پرسە، چوە بە دانیشتەکانمان بینی بەشبەشی و قسەی پەرلەمانتارانیشمان بینی، ینی بەڕاستی هەمووی جێگەی دڵخۆشکەرە و خەڵک ینی ئەم جۆرە قسانە و ئەم جۆرە کۆبوونەوەی ئەوێ لە پەرلەمانی کوردستان بەڕاستی. بەڵێ، وێڕای ئەوەی کە پرسی لێبڕینی موچەی موچەخۆران نایاساییە کە چارەنووسی ئەم لێبڕینەش دیار نییە، بێگومان هەلومەرجی دارایی هەرێمی کوردستانیش ڕۆ باشتر بووە. خۆ ئەگەر دۆخی دارایی هەرێم لە حاڵەتێکی خراپدا بێ، خۆتان نەزان لە ساڵانی ڕابردوودا لێبڕینی موچەشە بووە، موچەش لە کاتی خۆی نەهاتووە، بەڵام فەرمانبەران هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرگیان گرتووە. بەڵام لە حاڵەتێکدا کە ئەگەر دۆخی دارایی هەرێم بەرەو باشتر بوو نەچێ، بەتایبەت ئێمە لە ڕابردوودا چەندین جار لە بۆنە ڕسمی و ناڕسمیەکان گوێبیستی ئەوی بووینە لە وەزیرە تایبەتمەندەکان کە هەر کاتێک
نرخی نەوت گەیشتە $160 هەرێمی کوردستان ئەتوانێت موچە بەبێ لێ بڕێندا ئێستا نرخی نەوت لە $75 و ئەوەی کەمایی پرسیارە لای ئێمە لە مانجیەک کۆی داهاتی نەوت $650 ملیۆن بووە لەم مانجی شەشەدا هەرێمی کوردستان بەشی $800 ملیۆن نەوتی فرۆشتووە کەچی $300 ملیۆن هاتۆتەوە خەزێنەی وەزارەتی دارایی بەڕاستی ئەمە مەتەڵێکی سەیرە جێی پرسیارە لای ئێمە لای هاوڵاتیان لای ئەندامانی پەرلەمان بۆیە ئەم پرسیارانە بەجددی ڕوبەڕووی وەزیرە پەیوەنددارەکان کراوناتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ساڵی ڕابردوودا 4 بڕیاری گرنگیدان بە نسبەتی پێداچوونەوە بە گرێبەستەک خاڵە سنووریەکان و پێداچوونەوە بە ڕسم و باز و پێداچوونەوە بە گرێبەستە نەوتەکان و سەپاندنی باز بەسەر کۆمپانیەکانی بواری نەوتدا کەچی تاکو ئێستا هەنگاوی ناوێشتووە بە ئاراستەی بڕیارە جێبەجێ ئەم 4 بڕیارە جێبەجێ بکە کافیە بۆ ئەوەی کەوا هەم داهاتی پێویستی لەبەردەستە بێت هەم ئەتوانێت وێڕای ئەوەی کە موچە ببێ لێ بڕێمدا بێگومان ئەشتوانێت خزمەتگوزاری پێویستیش پێشکەش بکات. دەست خۆشکاک لوقمان دێمەوە خزمەت جەنابەت بۆ هەندێک پرسیاری دیکەی گرنگترە تایبەت بە کۆبوونەوەکە کاک شیروان میرزا ینی ئەو تا پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەیە و هەموو ئەندامانی پەرلەمان و فراکسیۆنە جیاوازەکان هاوڕان لەسەرەوەی کە لەم قۆناغەدا حکوومەت هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە باشە یەکێک لە هۆکارانی کە بەرەو باشی بردەوەی کە کاک لوقمان ئاماژەی بە کۆمەڵی خاڵیدا خاڵێکی دیکەش ئەوەیە کە لەگەڵ بەغدا هەرێمی کوردستان ڕێکەوتەوە ئاماژەکان بەوەیە کە بەغدا ئەو 200 ملیاری کە بڕیاری لێداوە سەرگۆزیرانی عراق بینێرێت یعنی ئێستا جەنابتان وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی یەکێتی لە عێراقدا ئەتوانین بڵین هەرێمی کوردستان بەو پارەی کە لە بەغداوە بۆی دێ ئەتوانێت وەسعی خۆی باشتر بکەوە لێبڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئێستا لە پەرلەمانی کوردستان قسەی لەسەرەکرێ بە تەواوەتی کۆتایی پێبێنرێت. سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی خۆشەویست و سڵاو ڕێزم بۆ برای خۆشەویستم کاک لوقمان هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم طبعاً هەمومان دەزانین مەسلەی لێبڕینی موچە تەمان دیاریکردنی موچە و هەندێک لە دەرماڵەکان بە پێی یاسا دیاریکراوە و ئەگەر دەستکاریەک بکرێت بە پێی یاساوی بۆیە مەسلەی لێبڕینی موچە و دەستکاریکردنی بەبێ دەرچوانی یاسایەک لە پەرلەمانی کوردستان حاڵەتێکی نایاساییە و ئەوەی کاک لوقمان دەڵێ زۆر ڕاست ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەگەر بین بەراوردی ئەو کاتە بکەین کە کۆرۆنا لە قیمەی دابوو لە هەموو دنیا مەسلەی اقتصاد تووشی با بڵێین زەربەیەکی گەورە ببوو ئێستا وردە لە هەموو دنیا مەسلەی بەرە و باش دەچێت بەو پێ نرخی نەوتیش بەرز بۆتەوە و داهاتی با بڵێن بەشی هەرە زۆری داهاتی کوردستان هەرێمی کوردستان لەسەر فرۆشتنی نەوتە بۆیە نرخی نەوت بەرز بۆتەوە داهاتە زیادی کردووە و کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان نەوت بە دۆلار دەفرۆشێ و دۆلارەکە دەکاتەوە بە دینار گۆڕینی نرخی دینار بۆ دینار و دۆلاریش لە با بڵێن 1180 دینارەوە بۆ 1450 1460 دینار بۆ هەر دۆلارێک ئەوە بابەتێکی ینی جارێکی دیکە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانی زیاد کردووە و کرانەوەی یان با بڵێن باشتربوونی دۆخی ئەمنی یان هاتوچۆی بەشی هەرە زۆری ئەو بازرگانانەی کە کاڵا هاوردە دەکەن لە دەواازەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ناوەڕاست و خواروی عێراق لە جیات بەکارانی ئەم دەواازان لە جیاتی دەواازەکانی تری عێراق یان با بڵێن ڕسومات و ئەوەی داهاتی ناوخۆ هەر هەمووی وای کردووە پێمان دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی ئێستای دوو بەقەت داهاتی پێشوویەتی کەواتە ناکرێت تۆ لەو کاتتا کە داهات زۆر کەم بووە نرخی نەوت نزم بووە و مەسلەی کۆرۆنا زۆر لە ترۆپکی دابوو لەگەڵ ئێستا بە هەمان شێوە موچەدا بەش بکەین مە خاڵیەکە خاڵێکی تر خاڵی سێیام ئەوەیە مەسئولێتی دابینکردنی موچە مەسئولێتی حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی دەبێ ئەوە بزانین کە مەسئولێتی حکوومەتی هەرێمی کوردستان و مەسئولێتێکی تەزامونیشە یعنی بۆ هەموو کابینەکەیە بەڵام مەسئولێتی یەکەم هی سەرۆکی حکوومەتە و هی وەزیری داراییە ینی هی هەمویانە بەڵام هەرێکان بەپێی بەرپرسیارەتی خۆی لە بەغدا ئێمە وەکو با بڵێن فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی و جەنابی کاقوبات وەکو خۆی و تیمەکەی کە لە بەغدا بوون و هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە چەندجار سەردانی بەغدایان کردووە هەممی سەرەکی ئێمە ئەوەیە کە بودجە جێبەجێ بکرێ
و یاساکەوە خۆی جێبجێکوە بڕێک پارە لە بەغداوە بێ بۆ هەرێمی کوردستان ئەم 200 ملیارێک کە لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لێدراوە و ڕۆژی پێنجشەممە جارێکی دیکە ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیران نووسراوی کردو بۆ وەزارەتی دارایی بۆ ئەوەی سەرفی بکات کە تا ئێستا دیار نییە لە ڕاستیدا چاوەڕێی وەزارەتی دارایی دەکەین. ڕێگری هەیە کاک شیروان کە ئەو پارەیە بێت ڕێگری هەیە تا ئێستا کە بێت ئەو پارەیە تا ئێستا وەزیری دارایی عرقەلەی دروست کردو لە ڕاستیدا حسابێکی کردو کە حسابەکەی غەڵەتە لە ڕووی واقعیەوە و لە ڕووی یاساییشەوە بەو حسابە تا ئێستا عرقەلەی دروست کردو لە من پارە بۆ هەرێم نانێرم لەبەرەوەی ئەو هاتووە 15 پارێزگای حساب کردووە دەڵ لەم 15 پارێزگای من چەندم سەرف کردووە 12.67 ئەوە حسەی هەرێمە کە لە ڕاستیدا وان نییە هەرێمی کوردستان لە 170 بێت 14 بێت 12.67 بێ هەرچەندێک بێت بە هەموو عێراق ئەوەندەیە یعنی تۆ دەبێت خەرجی هەموو عێراق بە هەرێمی کوردستانی شەوە حساب بکەی ئینجا 12.67 لێ دەرکەی بڵێ مەحسەی هەرێمە بەرحاڵ مەبەستەکە ئەوەیە کە تا ئێستا چاوەڕێین چونکە ئەگەر هەر بڕەپارەیەک لە بەغداوە بێت یەکەم دەبێت ئەو لێبڕینی موچەیە نەمێنێ ئەولەویەت بۆ دابشکردنی موچە بە چەند جاری تر ڕامانگەیاندووە و ئێمە بەیانی دانیشتەکانی پەرلەمانیش دەست پێ دەکاتەوە جارێکی دیکە لە ناو پەرلەمانیش و لە دەروەی پەرلەمانیش لە ڕاستیدا هەوڵی ئەوە دەدەین کە ئەو بڕەپارەیە ئەو قەراری ئەنجومەنی وەزیران یان یاسای موازنە وەکو خۆی جێبەجێ بکرێ و بڕێک پارە لە بەغداوە بێ زۆر گرنگە لانی کەم بۆ ئەوەی بەهانەی ئەوە بەدەست حکومەتی هەرێمی کوردستانەوە نەمێنێ بۆ لابردنی لێبڕینی موچە کە بڵێ پارە لە بەغداوە نایە ئەگەر نا بە هەموو حسابێک پێمان وایە حکومەتی هەرێمی کوردستان بەبێ ئەو 200 ملیارش دەتوانێت موچەوە خۆی دابش بکە بەبێ لێبڕین. زۆر باشە دەست خۆش کاک شیروان کاک لوقمان وەردی ینی ئێستا بۆ نمونەکو جەنابیش ئاماژەت پێدا و کاک شیروان ئاماژەی پێدا ینی بە هەموو ڕۆکان ئەگە سیر بکەی هەرێمی کوردستان لە ڕووی دارایی وەزعی باشە چونکە خۆی ڕێخسۆتەوە یاسای چاکسازی تا ڕادەیەک لێرە و لێ جێبەجێ کردووە و داهاتی نەوت زیادی کردو فرۆشی نەوت باشە تا ڕادەیەک ڕێکەوتنەکەی لەگەڵ بەغدا و هۆکارێکە بووی کە فرۆشی نەوتەکەی بکاتە شێوەیەکی یاسایی و قانونی پێبەخشێ و دوای ئەوەش دۆلار ئێستا کە بەرزە لە چاو نرخی دینارە ئەمەش قازانجیشکێ بۆ هەرێمی کوردستان. ئێوەی پەرلەمانتارانی کوردستان قەرارتان ناوە کە پێداگر بن لەسەرەوەی کە ئەم شەو دەبێت بە بڕیارێک پەرلەمانی کوردستان دەربچێت لەم وەسعە و بڕیاری کۆتایی و یەکلاکەرەوە باد و پێش دوایە یعنی کە وەزیری دارایی بڕیاری تەواوەتی بەدەستە کە ئەم شەو وەڵامەکانی ینی جێگەی دڵخوازیەوە بێت. ئێمە لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان وا گفتوگۆمان کردووە کە وێڕای ئەوەی داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە ئەبێ پرسی لێبڕینی موچەی موچەخۆران کۆتایی بێ نەخشەڕێگایەکیش بۆ چاکسازی لە سەرچاوەکانی داهات هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات پێداچوونەوە بە گرێبەستەکانی خزمەت گوزاری گشتی لە کەرتی تایبەت ئەمەش ئاراستەی حکوومەتەکەین بۆ ئەوەی لەسەر ئەم نەخشەڕێگایش هەنگاو بنێ بەرە و زیاتر چاکسازیکردن و وەسەرکردنی با بڵێن زیادکردنی سەرچاوەکانی داهات چونکە لە ڕاستیدا تاکو ئێستا هەنگاوی جددی لە بواری کۆکردنەوەی داهات نەنراوە ئێمە ئەبینین کۆمپانیا گەورەکانی لە هەرێمی کوردستان کە پێویستەکە باز بدەن باز نادەن کۆمپانیای چەمەنتۆ باز نادا کۆمپانیای شیش باز نادا کۆمپانیەکانی تر کە لە بواری نیشتە جێبوون با بڵێن کارەکەن باز نادەن با بڵێن ئەگەر کۆمپانیایەک لە بواری نیشتە جێبوون پرۆژێشی نیشتە جێبوون بکات ئەگەر پێویستی بە ڕەنگە چەند هزار تۆنێک شیش هەبێت دە بەرابەری ئەوە دێنێت ساغی کاتەوە لە بازار بەبێ گومرێک بدا داخیلەکە ئەمانە هەموو ئەو بابەتانن کە ئێمە بۆ وەزارەتە تایبەتمەندەکان خستوتمانەتڕوو و بنووسینیش ئەیان دەینێ بۆ ئەوی کە بتوانن وێڕای ئەوەی کەرتی تایبەت لە ڕاستیدا لە هەرێمی کوردستان لە وڵاتانی دەرودراوسێ لە وڵاتانی ئەوروپا بەشداری کەرتی تایبەت ئەبێتە مایەی بوژانەوەی با بڵێن کەرتە جۆر بە جۆرەکان وە ئەبێتە هاندەرێک بۆ ئەوی حکوومەت داهاتی زیاتری دەستکەوێ و خزمەت گوزاری باشتریش پێشکەش بکە بەڵام لە هەرێمی کوردستانی خۆمان ئێمە ئەبینین کەرتی تایبەت ڕاستە مشارەکە کردووە بەڵام بەڕاستی بە شێوازێکی تەندروست نییە لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاشی بەردەمی ماڵان ڕابگرا تا ئەگاتە کوالیتی کۆنتترۆل و پشکنینی خۆراک و دەرمان لە خاڵە سنووریەکان ئەمانە هەبوو بە کەرتی تایبەت سپێدراوە بەڵام لە ڕاستیدا گرێبەستەکان گرێبەستی زۆر ناهاوسەنگن لە بەرژەوەندی 100% کەرتی تایبەتن لە سەرری حکوومەتە حکوومەتی شکاکلۆپان زۆر دەستی شل کردووە لەگەڵ یانە ینی هۆکاری ئەم دەست شلکردنە بۆچیە بەڕاستی لە ڕاستیدا ئەمە جێی پرسیاری ئێمەشە
بە تایبەت بەشێک لەو خزمەت گوزاریانێک کە پێشکەشەکرا حکوومەت دەتوانانی خۆی بیکات کەسی داوێتی بە کەرتی تایبەت بە 180 بۆ کەرتی تایبەت 120 بۆ حکوومەت بۆی ئەمانش ئەو بابەتانن کە ئێمە وەکو نەخشە ڕێگایەک بۆ چاکسازی بۆ زیادکردنی سەرچاوەکانی داهات ئەی خەینە ڕوو بەڵام لێ تا ناشارینەوە 2000 پارە لای چێە پارە لای حکوومەتە لای پەرلەمان نییە ئەوەی لەسەر ئێمە واجبەوەکو ئەندامانی پەرلەمان ئەو فشارەیە کە ئێستا دروستی ئەەکەین کە تەواوی فراکسیۆنە جیاوازەکان لە پەرلەمانی کوردستان کۆچین لەسەر ئەوەی کە داوا لە حکوومەتەکەین پرسی لێبڕینی موچەی موچەخۆران کۆتایی پێبینی بەرمەبنای ئەو ئامار و داتانەی کە خستمانە ڕوو یانەی خەینە ڕوو سەبارەت بەو سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان داهاتی پێویستی لەبەردەستا بۆ ئەوی بتوانانی کۆتایی بە پرسی لێبڕینی موچەی موچەخۆران بێنێ چونکە ئەمە هەر تایبەت نیە بە موچەخۆر بەڵکو تایبەتە بە بژانەوەی بازار کار و کاسبی هاوڵاتیان لە ڕاستیشدا فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا هیلاک بوون ماندوو بوون لە ڕۆژە سەختەکاندا بەرگەی بێ موچەیان گرتووە بەرگەی ئەویان گرتووە کە دوومان جارێک موچەوەەر بگرن بەڵام لە حاڵەتێکدا کە حکوومەت داهاتەکەی باشە ئەمە ینی چیتر بەڕاستی ئەم یاریە بواری یاریکردن هەڵ ناگرێ ئەبێ کۆتایی بەم پرسە بێ و لێ بڕینی موچەی موچەخۆران کۆتایی بێت و هاوڵاتیان و فەرمانبەران لە هەرێمی کوردستان موچەی تەواو لە کاتی خۆی وەرگرن. کاگلوخوان بەڕاشکاوی ئێوە چاوەڕی چه بڕیارێک یاخود چه وەڵامێک لە وەزیری دارایی و ستافە حکوومیەکەکەن کە هاتوونەتە نێو ئەو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانەوە ئەگەر سەرنجت دابێت لە ئەنجامی با بڵین گفتوگۆکانی ئەندامانی پەرلەمان وەخستنە ڕووی چەند بابەتێک لە هەموو بابەتەکانی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان من پێم وایە ینی پرسیارەکان پرسیاری ڕوونن و بەشێکیان وەڵامیش دراونەتەوە کاتێک کە ئێمە باس لە نەوتەکەی نرخی نەوت ئێستا لە سەروی 75 دلارە کاتێک دەینە سەرەوەی حکوومەت هەرێمی کوردستان بەچی نەوتە فرۆشێ بە دۆلارە فرۆشێ پێشووتر دۆلار بە 118,000 گۆڕاوە 100 دلار ئێستا بە 145 حکوومەتی گۆڕێتەوە بۆیە ئەمەش دیسان زیاتر داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانی زیاد کردووە و هەروەها باج و ڕسم زیاتر بۆ بەراورد بە جاران خراوەتە سوور لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر خراوەتە سەرشانی هاوڵاتیان وهروە پێداچوونەوەیەکی کراوە بە زۆرێک لە جۆرەکە هەرزێنە لە طموحی ئێمە نییە بەگرێ بەستەکان ئێمە چاوەڕوانی زیاترمان هەیە لە پێداچوونەوە بەگرێ بەستەکان بۆیە ئەمانە هەموو خراونەتە ڕوو من پێم وایە ئەبێ وەڵامی وەزیری دارایی وەزیری سامانە سروشتەکان بە دیاریکراوی وەڵامێک بێ کە وەڵامێکی مقنعکەر بێ بەرامبەر بە ئێمە و لای ئێمە ڕوونە ئامار و داتاکانش خراونەتە ڕوو کە داهاتی پێویست لە هەرێمی کوردستان لەبەردەستە بۆیە پرچی نایاسایی لێبڕینی موچەی موچەخۆران ئەبێ کۆتایی بێ وێ ڕایەوە تاکی دەکەمەوە ئێمە لەسەرەوە ڕێکەوتووی کە وەکو نەخشە ڕێگایەک بۆ حکوومەت دیاری بکەین کە حکوومەت کۆمەڵە کەنگاو لە بواری زۆرا و زۆر بنێ لە بواری هەمە چەشتەکردی سەرچاوەکانی داهات لە بواری پێداچوونەوە بەگرێ بەستەکانی خزمەت گوزاری گشتی لە بواری وەرگرتنی باج و ڕسم و هەروها لە بواری وەرگرتنی باجی کۆمپانیا زەبەلاعەکان وەکو باسم کرد کە لە باز بەخشراون و لە بواری بەخشینی گومرجی کە لە ئازال ئیشی پێئەکرێما بێ کۆتایی پێبێت بۆی حکوومەت ئەم هەنگاوانە باوێ کافیە بۆ ئەوەی کەەوە نەک موچە بەبێ لێبڕین بدا بەڵکو پرۆژەکانی خزمەت گوزاری شەتوانێ بخاتەوە گەڕ دەست خۆش کاک لوقمان کاک شیروانیانی هەمومان نەزانین لیژنە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان پێکهێنرابوو لە ماوەکانی ڕابردوو کە سەردانی هەرێمی کوردستانیان کردبوو بۆەوەی کە بکۆڵنەوە لە داهاتی خاڵە سنوورەکان لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان تا بزانن ئاستی داهاتی هەرێم لە ئێستادا چەندە منەمەوێت ینی پرسیارەکەەوە هابکەم لە بەڕێزت کە حکوومەتی عێراقیش ئاگدار بێ بۆی کە داهاتی هەرێمی کوردستان زیادی کردووە و ئێستا باشە و فرۆشی نوتی باشە و داهاتی خاڵی سنووری و ناوخۆ بەرەو بەرزبوونەوە ڕاوەکو چۆن پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان ئاماژەی پێدەن ئێستا حکوومەتی عێراق لەمڕۆ ئەگەر ئەم زانیارانەی لابێ ئەتوانێت چۆن فشار بکات لەسەر هەرێمی کوردستان بۆەوەی کە لە بەرمەبنای ئەوەی کە داهاتی زیاد کردووە دەبێت خۆی ڕێک بخاتەوە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە وادە و ساتی خۆی بەبێ لێبڕین دابەش بکات ئەمان ئەتوانن ئەمە بکەن لە ڕۆ قانونیەکەوە لە ڕووی قانونیەوە تەمان ئەمە ئەرچی پەرلەمانی کوردستانە لە ڕاستیدا بەڵام ئێمە لە بەغدا حکوومەتی عێراقی ئەوەی لە بەردەستە کە دەتوانێت ئەوەی کە لە موازنە بەرپشکی هەرێمی کوردستان دەکەوێت نەیێرە 11 خت دروست بە لەوە زیاتری لە بەردەست نییە کە لە ڕووی قانونیەوە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان دەنگی پێداوە و مەسئول لە بەرامبەر پەرلەمانی کوردستان دەبێت پەرلەمانی کوردستان لێپرسینەوەی لێ بکات بەڵام ئێمە تەمان ئەوەی کە باسم کرد وەزیری دارایی دێڵێ لە ئەساسی ئەو داهاتانەیە کە
حکومەتی هەرێمی کوردستان بۆی حساب کراوە داهاتی نەوت چەند بووە 250,000 بەرمیل نەوت بە سعری سۆمۆ چەند دەکا و داهاتی نانەوتی خاڵە سنوورەکان و ئەوانەی تر چەند بۆ نیوەی حساب کردەوە بۆیە وەزیری دارایی پێی وایە کە ئەگەر بەپێ ئەو حسابەوەی کردەوەکو باسم کرد لە ڕووی حسابیەوە غەڵەتەوە ناقانونیە ئەو پێی وایە حکومەتی هەرێمی کوردستان قەرزار دەبێتەوە بەڵام دوجار هەموو کابینەکەی بەڕێز کاظمی لە ئەنجومەنی وەزیران گەیشتون ئەو قەناعەتەی کە 200 میلیارد دینار وەکو سولفە جارێ بدەن بە هەرێمی کوردستان تاوەکو حساباتانە تەواو دەبێت چونکە دیوانی چاودێری دارایی ئیتیحادی لە هەرێمی کوردستان بوون و سەردانی دەواازەکانیان کردووە سەردانی فڕۆکەخانەکانیان کردووە هەندێک داتا و زانیاریان بینیوە و بەڕێز وەزیری دارایی لە دواکۆبوونەوەی ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لەگەڵ لیژنەی دارایی باسی لەوە کردووە کە پێدانی زانیاری و داتای پێویست لە داهاتی نەوتی و نانەوتی لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بە بەغدا و بە لیژنەکەی چاودێری دارایی ئێمە اعتیباری دەکەین بە ئیلتیزام ئیلتیزامی حکومەتی هەرێمی کوردستان چکە جەنابتان دەزانن یاسای موازنە ئەمساڵ ڕادەستکردنی نەوتی تێدا نیە تەنها حساباتە بەڵام ئەوەی کە گرنگە طبعا حکومەتی هەرێمی کوردستان بەپێی یاسای موازنەی عێراق دوو شتی دەستکەوتووە یەکەچیان ئەوەیە کە جەنابەت باستان کرد ئەوەیە کە فرۆشتنی نەوتی هەرێم ئەو ڕیسک و مەترسیەی لەسەر نەماوە کە جاران دەیانوت بۆیە نەوتی هەرێم $10 $11 $15 کەمتر دەکات لە نەوتی حکومەتی عراقی لەو نەوتی کە سۆمۆ دەیفرۆشێ لەبەرەوەی جۆرێک لە مەترسی هەیە لەوانەیە نایاسایی بێ کەیسێک لە پاریس هەیە کە حکومەتی عراقی لەسەر تورکیا جوڵاندوێتی کەیسێکی تر لە محکەمەی ئیتیحادیە حکومەتی عراقی شکاتی لە هەرێم کردووە ئێستا خەبیرە قانونیەکان پێیان وایە لە ناو موازنەدا ئاعترافێکی زمنی ناواخنێک هەیە کە ئاعترافە بە فرۆشتنی نەوتی هەرێم لەلایەن بەغداوە یعنی ئەم ڕیسکە نەماوە کە ئەم ڕیسکە نەماوە نەوتی هەرێمی کوردستان فرۆشەکەی بەرز دەبێتەوە یعنی ئەو مەترسی نامێنێ ئەو کۆمپانیانەی کە دەیکڕن وەکو جاران لەوانەیە کۆمپانیای لاوەچی نەبن یان باوەڕێنی وەسیتەکان بەڵام کاکشیڕان خۆتە ئەبینین بەپی داتەوە ئامارەکان هەر بۆ نرخەکەمە ئەفرۆشێت لە چاو نرخی هەم سۆمۆ هەم نرخی ینی بازاری لە ڕاستیدا لە دوای ئەوە ئێمە تا ئێستا نازانین چکە هیچ تەقریرێک لەلایەن وەزارەتی سروشتەکانەوە بڵاو نەکراوەتەوە و دیلۆیتیش هیچ تەقریرێکی بڵاو نەکردێتەوە بڵێ ئێمە لە دوای مانگی سێوە واتە لە یەکی چوارەوە تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان نەوتی بە چەند فرۆشتووە چکە دەبێت چاوەڕێوە بکەین بە ڕسمی وەزارەتی سامانە سروشتەکان و حکومەتی هەرێمی کوردستانیان ئەوەی کە دیلۆیت دیکە بە ڕسمی بڵاوی کاتەوە بڵێ نەوتی هەرێمی کوردستان بەوەندە فرۆشاوە چونکە شەریکەی سۆمۆ لە عێراق هەموو کۆتایی مانجێک تەقریری ئەم مانگە بڵاو دەکاتەوە کە نەوتی عێراق ئەوەندە فرۆشاوە وەکو بەرمیل و بەرمیلی بەوەندە فرۆشاوە معدل تەنانەت هەمووی تێدایە نەوتی سووکی بەسڕە بە چەند فرۆشاوە نەوتی ئەوەی تر بە چەند فرۆشاوە بەندەری جیهان بە چەندە ئەوەی بەسڕە بە چەندە و بە کام کۆمپانیانە فرۆشاوە یعنی مانگانە سۆمۆ تەقریری خۆی بڵاو دەکاتەوە ئەوەی هەرێمی کوردستان ئێمە چاوەڕێ دەکەین بەڕاستی بە تایبەتی لە دوای یەکی چوارەوە کە موازنە کەوتوتە بواری جێبەجێکردنەوە و ئەو ڕیسکە لەسەر نەوتی هەرێم نەماوە ئایا حکومەتی هەرێمی کوردستان نەوتی بە هەمان سعرەکانی پێشوو فرۆشتووە یان بەوەی تازە ڕابرد ئەمە خاڵێکیان خاڵی دووەم ئێمە لە ناو یاسای موازنە بڕگەیەکمان داخل کردووە مادەیەک کە داوا دەکات یان بەڵێن ئیجباری هەردوو حکومەتی عراقی و حکومەتی هەرێمی کوردستانیش دەکات کە بە گرێبەستە نەوتەکان دیاندا بچنەوە لەگەڵ کۆمپانیەکان بۆ لەبەر ئەوەی بەشێکی زۆر لەو گرێبەستانە لە حاڵەتی نائاساییدا کراون بنمونە ئەگەر ئەوانەی هەرێمی کوردستان وەربگرین لە حاڵەتێکدا کراون کە هەرێمی کوردستان لە سەرەتای با بڵێن بازرگانی نەوتدا بووە و پێویست بۆ جۆرێک لە نەرمی بدوێنێ جۆرێک لە با بڵێن شیرینی بدا جۆرێک لە گرێبەستی نەرم بکە بۆەوەی کۆمپانیا گەورەکانی نەوت بەلای خۆیدا ڕابکەشە و بێن سەرمایه‌گوزاری بکەن و بەبەرهێنان لە نەوتی هەرێمی کوردستان بتا بکەن زۆر باش بەشێک لە کۆمپانیانەی کە بەپێی عەقدەکانی جەولاتی تەراخیص لە ناوەڕاست و بەتایبەتی لە خواروی عێراق خەریکی ئیشکردن لە نەوتی عێراقدا لە کاتێکدا کردویانە کە عێراق پێویستی بۆ شەریکاتی گەورە بێنەوە و عێراق بچێتەوە ناو کۆمەڵگای نێودەوڵەتی دۆخی ئەمنی باش نەبووە کردووە کە تێبینی لەسەر ئەم گرێبەستانە هەیە مادەیەکمان داخل کردووە پێی ئەم مادەیە حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستان دەبێت
بە گرێبەستەکانیاندا بچنەوە بۆ ئێمە فرسەتێکی باشە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ حکوومەتی عراقی ئەو هەڵانەی یان کە تا ئێستا با بڵێن چەند ساڵێکە 6 ساڵ 7 ساڵە ئێمە لەگەڵ کۆمپانیەکانی نەودام گرێبەستانە کراوە یعنی ئێستا خەلەلەکانی دەرکەوتووە هەموو ئەوانەی کە شارەزان چ لە وەزارەتی نەوتی عراقی چ لە وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ببورن خەلەلەکان دەرکەوتووە دەزانن ئەم گرێبەستانە خەلەل لەکوێدایە بە شێوەیە گرێبەستەکان دەستکاری بکەن کە یاسا داوای کردووە و بتوانن جارێکی دیکە لە بەرژەوەندی خەڵکی عراق بەگشتی و خەڵکی هەرێمی کوردستانیش ئەو گرێبەستانە دابڕێژنەوە بۆ ئەوەی چیتر ئەو پارە زۆرەی کە بۆ خەرجی نەوت دەڕوا بە هەدەر نەچێ لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش بنمونە لە حکوومەتی لە هەرێمی کوردستان لانی کەم لە ١47 داهاتی نەوت بۆ خەرجی کۆمپانیەکان دەڕوا واتە بۆ خەرجی نەوت دەڕوا چێوەی کە بە گرێبەستەکانی شەراکات بە گرێبەستەکانی هاوبەشی دەدرێتەوە بە کۆمپانیەکانی نەوت چەوەی دەدرێت بە کۆمپانیای کار لە بۆ گواستنەوەی بۆڕی لە ناوخۆی هەرێمی کوردستان چەوەی دەدرێت بە حکوومەتی تورکیا بە کۆمپانیای بۆکتاش و با بڵێن ئەوەی وزەی تورکی لە گواستنەوەی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان بەو بۆڕێەوە کە لە فیشخابوورەوە نەوت دەگوازێتەوە بۆ جیان ئەساس بۆڕێەکەی هی حکوومەتی عراقیە شکاتی حکوومەتی عراقی لە پاریس لەسەر حکوومەتی تورکیا لە بەرامبەر بەکارهێنانی ئەو بۆڕەیە کە لە ئەساسدان بۆڕە لە حەفتەکانی سەدەی ڕابردوو حکوومەتی عراقی دروستی کردووە بە پارەی خۆی و عقدێکی لەگەڵ تورکیا هەیە کە ئەم بۆڕێ تەنها عراقن بۆی هەیە نەوتی پێدا بفرۆشێ بۆ بەندەری جیهان و بەکارهێنراوە و جگەلەوەی کە بەکارهێنراوە تورکیا پارەیەکی زۆر وەردەگرێ نزیکەی $6 وەردەگرێت بۆ هەر بۆ بەرمیلێک لە گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان هەموو ئەوانە گرێبەستەکانی نەوت گرێبەستەکانی گواستنەوە و حتا ئەو کۆمپانیانەی کە وەکو خزمەتگوزاری و وەکو سێکیۆریتی و ئەوانە لە کەرتی نەوتدا لە هەرێمی کوردستان کار دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بە هەمووی دابچێتەوە و چاکسازی لە هەمووی دابکات لانی کەم لەو لە ١47 کە بۆ خەرجەکان نەوتەوە لە ١10 تا 12 کەم کاتەوە یعنی زۆر دەکات چکە کاتە لەوانەیە لە 130 بۆ 35 داهاتینەوە بگەڕێتەوە بۆ کولفەکەی وەکەی کە دەبێتە قازانج بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەست خۆش کاک شیروان کاک لوقمانیانی ئێوە ئەمڕۆ و تا ئەم ساتەش ینی کۆمەڵێک پرسیاری زۆرتان و ڕوژان لە نێو پەرلەمانی کوردستان لە وەزیری دارایی لە وەزیری نەوت لە تیمی حکوومەتان کردو ینی یەکێ لەو پرسیارانە کە من ئەمێ لە بەڕێستی بکەمەوە بزانام ینی ئەگەن بەچی لەسەری سیغەی چۆن ینی دەرەچێت لە پەرلەمانەوە بە تایبەتی لەسەر ئەم لێبڕینی لە 121 موچەیە کە وەکو جەنابیش ئاماژەت پێداوە کاک شیروانی ژووتی و زۆرێک لە پەرلەمانتارانی ژەڵێن کە ئەمە نایاساییە ناقانونیە بەڵام دیاریش نییە کە ئەم لە سایە 21 تا ئێستا چۆ بۆ چۆ ینی وە داوەتان کرد کە ئەمڕۆ بزانین ینی وەزیری دارایی چی ئەڵێ لەباری بە تایبەتی ئەو لە 121ەوە کە چی لێ دێت چۆن ئەگەڕێنرێتەوە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتێکدا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دۆخی دارایی باش بوو یەکێک لە پرسیارە جدیەکانی ئەمڕۆ بوو کە ئاراستەی وەزیری دارایی کراوە حکوومەت بڕیارێکی خۆی داوە و ئەم بڕیارە ناوی لێنایە خۆگونجاندن لەگەڵ دۆخی دارایی و داهاتەکانی خۆی و ئەم لێبڕینە با بڵێن بەبێ ئەوەی چارە نووسی دیار بێ بۆیە خودی بڕیاری لێبڕینی موچەی موچەخۆران نایاساییە بەڵام لەوە نایاسایی تر ئەوەیە کە چارە نووسی ئەم لێبڕینەش دیار نییە بۆی ئەمە لەلایەن چەندین ئەندامانی پەرلەمان ئەم پرسیار ئاراستەی وەزیری دارایی کراوە چاوەڕوانی وەڵامی وەزیری داراییەکەین و من دڵنیام وەزیری داراییش وەڵامێکی مقنعکەری ئێمەی پێ نییە سەبارەت بە ئایندە و چارە نووسی ئەم لێبڕینە بەڵام ئەمە لە دۆخێک درراوە وەکو باسم کرد پێشووتریش کە دۆخی دارایی هەرێم خراپ بووە ڤایرۆسی کۆڕۆنە بووە بازرگانی خاڵسنووریەکان کەمتر بووە ئاڵوگۆڕی بازرگانی کەمتر بووە بازار لە دۆخێکی خراپدا بوو بەهای دۆلار بەرامبەر دیناری عراقی لە ئاستی ئێستادا نەبوو نرخی نەوت لە نزیکەی $30 بوو ئەمانە لە کاتێکدا ئەم بڕیارە دراوە بەڵام لە ئێستادا ئەم دۆخە 100% گۆڕاوە هەم دۆخی دارایی باشە بۆی ئەمە بێ کۆتایی بێ و ئێمە داوامان کردووە ئایا پرسیار کراوە ئایا چارە نووسێم لێبڕینە چییە ئێوە چۆن مامەڕی لەگەڵەکەن بۆی ئەم پرسیارە لە ڕاستیدا لای ئێمەنی وەکو من تاکیدیشەکەمەوە داهات هێشتا وەڵاممان وەرنەگرتووە داهات لای پەرلەمانی کوردستانی ئەوەی لای پەرلەمانی کوردستانە فشارە و ئێمە ئەکید داوا لە حکوومەتەکەی نەگە پرسی لێبڕین کۆتایی بێەوە چارە نووسی
ئەو موچانەی کە لێبڕینی لێکراوە دیاری بکرێت تەنانەت لە ساڵی ڕابردوودا خۆتان نزانن 5 موچە دراوەتە 5 موچە چارەنووسی دیار نییە ئەمان پرسیارەشمان کردوای چارەنووسی ئەو موچانەی کە ساڵی ڕابردوو نەدراوە چی لێ هاتوو تاکو ئێستا حکوومەت ئەمەی دیاری نەکردو وێرای ئەوەی کۆمەڵێک پرس هەیە مامۆستای وانەبێژ هەیە سەیەکەمەکانی زانکۆ هەن مامۆستایانی گرێبەست و فەرمانبەرانی گرێبەستان کامانە بووە هەموو کرابانە فەرمی وێڕای ئەوەی ئەی خۆبەخشانی بواری کەرتی تەندروستی کە لە دۆخێکدا هەرێمی کوردستان ڕوبەڕووی قۆناغێکی سەختی دۆخی تەندروستی بووە ئەگەر خۆبەخشانی کەرتی تەندروستی نەبووانە من پێم وایە دۆخی هەرێمی دۆخی تەندروستی هەرێمی کوردستان بە دۆخێکی یەجگار سەختتردا تێ ئەپەڕی و کەرتی گشتی پەچی ئەکرد بۆیە ئەمانە خۆبەخشەکان بوون ئەمایان ڕاگرت ئەمەش یەکێکە لە داواکارەکانی پەرلەمانی کوردستان کابێ بە تایبەت دامەزراندن لە بواری کەرتی تەندروستی بکرێتەوە و ئەو لەوێت بدرێتەوە خۆبەخشانەی کە لە خۆناغە سەختەکاندا هاوکاری دام و دەستگاکانی تەندروستی بوون بۆی دۆخی قورسی ڤایرۆسی کۆڕۆنە تێپەڕینن دانیشتنەکە بەردەوامە ینی هەموو ئەندامانی پەرلەمان بە پەرۆشەوە بەشداری ئەەکەن و هەمویان ڕەخنا ئەگرن و هەمویان پرسیاری جددی ئەەکەن و ئەکید تاکی دەکەمەوەی ڕایەوەی کە ئەمە داوا ئەەکەین لە حکوومەت کۆتایی بە پرسی لێبڕین بێ و هەروە نەخشە ڕێگایە چیش بۆ چاکسازی بۆ هەنگاوەکانی داهات و ئاراستەی حکوومەتەکەی وڵای خۆی ئەوەی جەنابە دەیڵەی بەڕاستیەوەی و پەرلەمانتاران ئەمڕۆ بینیمان ئەمە خۆی کارە ڕاستەکەیە کە دەبێ نوێنەرانی گەل بەم شێوە ینی داکۆشی بکەن لە داوا و داخوازی گەل و ینی هەر بڕیارێکی نایەسەی کە حکوومەت بیدا ئەمە جێگەی دەستخۆشیەوە جێگەی ئەوەیە کە پشگیریش بکرێن بەڵامی خاڵیکە ئەمەوێ کە لەگەڵ جەنابی شتابی و ڕژێملەوە چە زۆر پەیوەندی بابەتەکەونەوە بەڵام لە پەرلەمان ئەمڕۆ قسەی لەسکرا مەسەلەی ئەو تێوەگلانی هەندێک لە پەرلەمانتاران لە وەرگرتنی بەرتیل یاخود گەندەڵی ئەمەیان تا چەند ڕاستە ئەگەر وابێت هەڵوێستی ئەوەی پەرلەمانتاران چییە بێ بەڕاستی ئەمە لە ڕاستیدا پرسیارێکی بەجێیە ڕۆژی 22 مانگ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان نووسراوێکی ئاراستەی حکوومەت کردووە بە ژمارەی 1755 لە 22/6 کە داوا ئەکا لە حکوومەت و ئاگداریان نەکاتەوە کە هیچ یەکێک لە ئەندامانی پەرلەمان بەبێ ڕەزامەندی سەرۆکایەتی لیژنەکانیان و سەرۆکایەتی پەرلەمان بۆیان نییە کە سەردانی یەکەکانی نیشتەجێبوون پرۆژە خزمەت گوزاریەکان و پرۆژەکانی بواری وەبەرهێنان بکەن. ئێمە لە فراکسیۆنی شێتی نیشتیمانی کوردستان بێگومان فراکسیۆنەکانی تریش لە ڕێگای یاداشتێکەوە ناڕزایی خۆمان دەربڕی کە ئەم بڕیارەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بڕیارێکی ناپەیڕەویە و بەپێی مادەی 22 لە بڕگەی شەشەمی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان دوو وەزیفەی سەرشیە وەزیفەی یاسادانان و وەزیفەی چاودێریکردن ئەمە دوو ئەرچی پەرلەمانە ناکرێ ئەم ئەرکە کۆت و بند بکرێ بۆی ئەمە لێکدانەوەی جیاوازی لێکەوتەوە و ئەمە سەری کێشا بۆ ئەوەی کە لە بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وا باز بکرێت کە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان با بڵێن خراپ پێگە و مەکانەتی خۆیان بەکارهێنابێ ئێمە وێڕای ئەوەی کە لە ڕێگای بەیاننامەیەکەوە ئەمەمان ڕوون کردەوە تاکیدمان کردو ئێمە لە فراکسیۆنی شێتی نیشتیمانی کوردستان وێڕای ئەوەی کە لە بواری چاودێریکردن و کارەکانی ڕابردووی خۆمان سەرمان بەرزە بەقەت چێوە سەربەرزەکانی کوردستان لە هەمان کادا داوا ئەەکەین لیژنێکی لێکۆڵینەوەی ورد لەسەر ئەم پرسە پێک بێ خۆ ئەگەر ئەندامێکی پەرلەمان خوانەکە با بڵێن بەرامبەر ئەم سوێندەی کە لە پەرلەمانی کوردستانی خواردووە کە نوێنەری گەل بێ و ڕازگۆ بێ و مەسلحەتی گشتی بپارێزێ و پێگە و دەسەڵاتەکانی خۆی بۆ بەرژەوەندی گشتی و پارێزگاریکردن لە مەسلحەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەکاربێنێ ئەگەر پێچەوانەی ئەمە ڕەفتاری کرد بێ کە ئەمە هەم خیانەتە لەگەڵ ئەو ئەمانەتە گەورەی کە لەسەر شانیتی هەم مای ئەوەشە کە چاوپۆشی لێ نەکرێ بۆیە ئەمە لە ڕاستیدا مشتومڕ و گفتوگویەکی زۆری لێ دروست بوو سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان چەند جارێک سەرۆکی پەرلەمان تاکید لەوە کاتەوە کە ئەم حاڵەتە لای ئەوان وجود نییە هیچ ناوێک نییە هیچ سکاڵایەک لای ئەوان نەکراوە بەڵکو ئەمە وەکو ڕێکارێکی پەرلەمانی کراوە بەڵام دیسان ئێمە تێبینیمان لەسەر ئەم نووسراوەیە پێمان وایە ئەم نووسراوە ناپەیڕەویە بۆیە داوامان کرد نووسراوەکە بچێشرێتەوە خۆی گوماناویە بەڕاستی ینیگاڵینەوە بەڵێ گوماناویە ینی گومانێکی تێدایە خۆی لە خۆیدا دەرکردنی ئەم نووسراوە جێگای گومان و سەرنجە بۆیە ئەندامانی پەرلەمانی کوردستان ناحەقنی لەوەی کەوا گومان لەسەر دروست بکرێ و ئەندامی پەرلەمان ناحەقنیە لەوەی کەوا داوا بکە بۆ گومان بخرێتە سەر کۆی ئەندامانی پەرلەمان لە حاڵەتێکدا کە ئەندامی پەرلەمان با بڵێن ئەرک و واجباتێکی قورسی لەسەر شانە و لە هەمان کەدا موسسەسەی دامەزراوی پەرلەمان گەورەترین دەسەڵاتی یاسادانان لە هەرێمی کوردستان و دامەزراوەیەکی پیرۆزە ناکرێ خیانەت لەو ئەمانەتە پیرۆزە بکرێ بۆ ئێمە تاکیدمان کرد
کە لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بێ و بە دوواداچوونی ورد بکات لە ڕاستیدا ناکرێت کەس ئەندامی پەرلەمان لە خۆیەوە ئیتیام بکە خوانەکە ئەگەر هەر کەسێک دەسەڵاتی خۆی پێگەومەکانی ئەندامی پەرلەمانی بە خراپ بەکاربێنا بێ بە هیچ شێوەیەک ناکرێت چاوپۆشی لێ بکرێت بۆیە ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم پرسە سوورین ئەبێ لیژنەی لێکۆڵینەوە پێک بێ و دەرەنجامەکانیشی بۆ ڕایگشتی ئاشکرا بکرێت. دەست خۆش کاک لوقمان دێمەوە خزمەت جەنابەت یەک پرسیار لە کاک شیروانەکەم دواتر دێمەوە لای جەنابەت بۆی کە دواوتەوە دواسەرنجی خۆت بڵێ چکە زانام دەتێت بچیتەوە ناوکۆبوونەوە کاک شیروان. ینی چاوەڕێ ئەکرێت دیتر بەم هەنگاوانی کە حکوومەت هێرێمی کوردستانینەوە بۆ ڕێکەوتنی کە لەگەڵ بەغدا کردوێتی و بۆ ئەنجامی کە تاوەکو ئێستا بەرەم هاتووە لە ڕێکەوتنەکەی نێوان هەردوو لاوە بە بڕیاری سەرۆکوەزیران و ئەنجومەنی وەزیرانی عێراق بەناردنی 200 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان کە تاوەکو ئێستا عەرقەلەی هەیە و پارەکە نەهاتووە هەرێمی کوردستان پێ بخاتە قۆناغیشی دیکەی باشتر لەوەی کە لە پێشوو هەبوو. کاک هاوڕێ طبعاً یەکەم ئەگەر 200 میلیارد دینار لە حکوومەتی عێراقیەوە بێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو سلفە یان وەکو با بڵێن یاساکە جێبەجێ بکرێت بە هەردوو حاڵەتەکەی جاری یەکەم لە 121 تەواوی موچەی فەرمانبەران تقریبا لە 186 میلیارد دینار دەکات واتە جاری یەکەم 200 میلیارەکە هەر بۆ خۆی بەشی ئەو لە 121 دەکات و نابێ لێبڕین بمێنێ ئەمە یەک لە ڕووی حسابیەوە لە ڕووی یاساییەوە ئێمە لە ناو مادەی 11 موازنە بڕگەیەکمان داخل کردووە کە دەڵێن هەر بڕەپارەیەک لە بەغداوە بێ بۆ هەرێمی کوردستان ئەولەویەت بۆ موچەیە و نابێ بۆ هیچ بابێکی تر سەرف بکرێت جگە لە موچە واتە ئەگەر ئەم پارەیە لە بەغداوە هاتە حکوومەتی هەرێمی کوردستان هاتە هەرێم و هەرێم لێبڕینی موچەیەی لا نەبر و پارەکەی سەرف کرد بۆ شتێکی تر واتە خەرقی یاساکەی کردووە خەرقی یاساکە لەوانێت بێتەوەی ئەوەی کە لە بەغداوە دەنگی ناڕزایی بەرز بێتەوە بڵێم پارەیە مادەم هەر بۆ نادرێ بە موچە خۆران نابێ بڕا بۆ هەرێمی کوردستان واتە خەرقی یاساکەیە و ناکرێ لە دوای هاتنی پارەکە موچە بە لێبڕینەوە دابش بکرێت ئەمەش لە ڕووی یاساییەوە لە ڕووی با بڵێن چاکسازیەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر چاکسازی لە کۆکردنەوەی داهات بە شێوەیەکی دروست هەموو داهاتەکان جاری یەکەم دەبێت لە داهاتی نەوتەوە دەست پێ بکات ناکرێەوەی کاک لوقمان باسی کرد لە مانگێکدا نزیکەی بای 800 میلیارد 900 میلیارد میلیۆن دلار عفو نەوت بفرۆشرێ 300 میلیۆن دلار پارەی نەوت بێتەوە وەزارەتی دارایی کە لە ئەساسدا وەزارەتی دارایی معنیە بە داهاتیش و بە خەرجیش دەبێ هەموو داهاتەکان بێتەوە ناو خەزێنەی حکوومەت کە بڵێن ئاعتیبارە لە وەزارەتی دارایی و هەموو خەرجەکانی شەر لێەوە دەربچێت ئێستا وەزیری دارایش چەند جار ڕایگەاند دەڵێ من ئاگام لە داهاتی نەوت نییە بەس ئەوەندەم ئاگالەیە کە ماگانە چەند لە داهاتی نەوت لە سامانە سروشتەکان دەدرێت بە وەزارەتی دارایی بۆ موچە و تەواو کەمە لە ڕاستیدا هەم ناشەفافیە هەم نایاساییە و هەم لە ڕووی اقتصادی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی مالیەوە کارەساتە وەزارەتی دارایی ئاگای لە تەواوی داهاتی ئەم وڵاتە نەبێت اینجا چاکسازی لە باج و ڕسومات و گومرگەکان و خاڵە سنووریەکان و هەمووی بە شێوەیەکی گشتی چاکسازی لە پێدانی موچە لە خەرجەکان حکوومەتی هەرێمی کوردستان بە نیازی بەڵمنە چەندجار ڕایگەاندووە کە هەنگاوی یەکەمی چاکسازی هەنگاوی دووەمی چاکسازی بە شێوەیەک ئەوە دەڕواتە پێشێ و بەڵام لە ڕاستیدا گرنگ ئەوەیە ئەسەری بە خێرایی دەرکەوێت خاڵێکی تر بریتە لە دەرماڵەکان حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر پێی وایە بەم لە 120ەکە ناتوانێت بدە هەمومان دەزانین بەشێک لە دەرماڵەکان یاساییە بەشێکیان بەپێی قەراریان ئەنجومەنی وەزیرانە ئەگەر پێی وایە دەرماڵەکان بەشێکیان ناواقعین ناعەدالەتی تێدایە دەرماڵەکان دابسێتەوە بەڵام موچە وەکو خۆی بدە کۆکو باس بکرد موچە و بەشێک لە دەرماڵەکان بە یاسایی کراون ینی یاسا لە پشتیانە بڕینیان نایاساییە بەڵام بەشێک لە دەرماڵەکان لەوانەیە دەرماڵەکان لە کاتێکدا بوو بن کە وەزعی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باش بووە یان جۆرێک لە ناعەدالەتیان تێدا جۆرێک لە نایەکسانیان تێدایە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بەوانەدا بەڵام بە پاڵپشتی دەرچوونی قەرار و قانون لە پەرلەمانی کوردستان یعنی یەک لە خاڵەکانی کە وەکو با بڵێن ڕەخنا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەگیرێ ئەوەیە کە هەندێک بڕیار دەدا هەندێک کار سەربەخۆ دەکا بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمانی کوردستان کە لە ئەساسدا مەصدەری تەشریع پەرلەمانی کوردستانە
ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان دەیەوێت بە یاسایی ئیشەکە بکە دەبێت کاکشیان پێ دوایە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان و ئەم فشاری پەرلەمانتاران و فراکسیۆنە جیاوازەکان کاریگەریە بێ بۆ سەر بڕیارەکانی داهاتوی حکوومەت هەرێمی کوردستان بەڵام بە کورتی وەڵام بێت و سوپاس لە ڕاستیدا دەبێ وابێت دەبێت فشاری پەرلەمان لەسەر حکوومەت وابێ کە حکوومەت کارە نایاساییەکانی واز لێ بێنێ پەنابەرێتە بەر دەرکردنی تەشریع ینی ئێمە دەزانین لە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی ئێتلافیە پێک هاتووە لە پارتی لە یەکێتی لە گۆڕان و ئەمانە لە ناو پەرلەماندا زۆرینەی ڕەهان بیانەوێ قرارێ یعنی قانونێک دەربکەن بۆ پاڵپشتی حکوومەت بەڵام قانونەکە واقعی بێ لە خزمەتی هاوڵاتیاندا بێ لە خزمەتی ڕاستکردنەوەی باری لاری ئەم حکوومەتە بێ پێم وایە بە ئاسانی دەتوانن لە پەرلەمانی کوردستان تێپەڕێنن نەک بەو شێوەیە کە پەنابەرنەبەر ناقانونی هەموو ئەوانەوا دەکا حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ بەغداش موچەی خۆی باش بکات و دۆخی دارایی باش بکات و وەزعی دارایی بەگشتی لە هەموو دنیاشدا لە دوای باشتربوونی وەزعی کۆرۆنا و بەرزبوونەوەی نرخی نەوت و بە جوڵەکەوتنەوەی بازار بەرەو باشتر دەڕوا بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێ بەباشی خۆ بۆ ئەو هەنگاوانەی داهاتوو ئامادە بکات. باش دەست خۆشکاک شوێنکاگە لوقمان وەردیوەکو دوا پرسیار و دوا سەرنج و پامی خۆش دەتوانی بنێری ینی ئێوە فشارەکەتان کرد و ئەوتان دامانی پەرلەمان فراکسیۆنە جیاوازەکان لە پەرلەمان بینیمان ینی بەڕاستی ڕێگا ڕاستەکەتان کرد لە پێناو ڕاستکردنەوەی ئەو هەڵە نایاسایانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە مافی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردوێتی. گەر حکوومەتی هەرێمی کوردستان بەدەنگ ئەم بانگەوازەی ئێوە نەهات و ڕێگە ڕاستەکەی نەگرتە بەر فشاری دواترتان چییە بێت و هەنگاوەکانی دواتری ئێوە چییە بێت؟ ئێمە جارێ لەم دانیشتە داواکەین لە حکوومەت کە کۆتایی بە پرسی لێبڕینی موچەی موچەخۆران بێنێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیا ئەەکەینەوە کە ئەو ئامار و داتانەی ئێمە خستوتمانە ڕوو ئاماری دروستن و تاکی دەکەینەوە لە فشارەکانمان بەردەوامە بین و بۆ ئەوەی کەوا کۆتایی بە پرسی لێبڕینی موچەی موچەخۆران بێ و حکوومەتیش هەنگاوی چاکسازی لە بوارەکانی تر بگرێتە ئەستۆ کە دوزار بڕژێتە خانەی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بە ئامانجی پێشکەشکردنی خزمەت گوزاری پێویست بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئێمە لە فراکسیۆنی شێتی نیشتیمانی کوردستان تاکید لەوە ئەەکەینەوە کە سەنگەری داکۆچیکردن لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەرگیز چۆڵ ناکەین و بەردەوامە بین و هەموو ڕێکارێکی پەرلەمانی ئەگرینە بەر ئەمە سەرەتایەکی گرینگە بۆ داکۆچیکردن لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێمە گەشتبینین بەوەی کەوا ئەم هەنگاوەمان دەرەنجامی هەبێت و بەردەوامی شەبین بێگومان بە هیوای دەست خۆش کاک لوقمان کاک شیوان دواوتەی بەڕێزی شێوەرەگرم سوپاس دەکەم بەس ماوەی خولەک کەمتریش بە سوپاس. طبعا ئێمە وەکو باسم کرد تەمەنا دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان بە خێرایی هەنگاوەکانی چاکسازی بنێت بۆی هەم چاکسازی لە داهاتش بە داهاتێکی زیاتری دەست بکەوێ و سەرچاوەکانی داهات بکاتە فرە سەرچاوە و تەنها اعتیماد لەسەر نەوت نەبێ و مەسلەی بە خەرجەکانیشدا بچێتەوە بەهدەردان لەکوێ هەیە چاکی بکات و بیریشمان نەچێ مەسلەی پاشەکەوتی موچە لێبڕینی موچە هەمووی لە هەنگاوەکانی داهاتووی بایۆمەتری بکاتە ڕقم حسابی بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لانی کەم فەرمانبەر و موچەخۆر لەوە دڵنیا بێتەوە کە ئەو پارەی بە ناوی پاشەکەوت و لێبڕین و نەپێنەدانی موچە و بە دوو مانگجارێک ئەمانە تا ئێستا لە 2016 تا ئێستا وەری نەگرتووە زەمانەتێک هەیە کە لە دۆ باشتربوونی دۆخی دارایی حکوومەتدا حکوومەت قەرەبوویەکی ئەم لێبڕین و پاشەکەوتانە دەکاتەوە یعنی زەمانەت و دڵنیایەک بدرێ بە فەرمانبەران بەکردنەوەی ڕقم حسابی. زۆر سپاس بۆ هەردوو برای عزیزم کاک شیروان میرزا دامی لێژنەی دارای ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ڕێگەی سکایپ لە ڕانیە لەگەڵمان سپاس بۆ کاک لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەم شەوی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ.